تەماشاکەن نزیکەی 35 نەفەرە تا 40 نەفەرین لێرانە گیرمان خواردی ئەوە هەمووی پۆلیسی بەلاڕووسە ناهێڵن داخیل بین دەرێن نابی بە بنەو سیمەی دابڕۆی ئەوانەش پۆلیسەکانی پۆڵەندان ئەوە سیمی پۆڵەندایە ناهێڵن نە پۆڵەندا دێلی ئەمە ئاودیوی سیمی بین و نا بەلاڕووس دێلیت نەمە بە بن سیمی دابڕۆین منداڵی گچکەمان پێیە 5 ڕۆژە ئەمەیان فرێدایتە جێیەکی 5 ڕۆژە بە پێیان دەڕۆین کەسمان پێ پەککەوتەیە ئەوەتانە کەسمان پێیە پەککەوتەیە تکایە 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 هاریکاریمان بکەن یارمەتیمان بدەن ئەوەز ئەمان لە یەکلایی بکەنەوە ئەمە زۆرین یعنی ئەوە معقولە ئەها ئەو هەمە منداڵە تەماشا تکایە تکایە یارمەتی دەرمان بن ئافرەتمان لەگەرە منداڵمان لەگەرە پەککەوتەمان لەگەرە